سبەی لیژنەکەی موچەی مانگی 12 دەست بە کارەکانیان دەکەن. ئەندامێکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژە بەوە دەکات کە بڕگارە لەم هەفتەیەدا و بە دیاریکراوی سبەی یەکشەممە لیژنە لاوەکیەکەی دارایی پەرلەمانی عێراق بە دوواداچوونی ورد بۆ کەمی ناردنی موچە لەلایەن بەغداوە بکات و ئەگەر پێویست بکات سەردانی وەزارەتی دارایی عێراقیش دەکەن. دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی و ئەندام لە لیژنە لاوەکیەکەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند. ئەو لیژنە لاوەکیەی کە لە کۆبوونەوەی لیژنەکەمان لەگەڵ وەزیری دارایی عێراق بڕیاری دروستکردنی لێدرا سبەی یەکشەممە یەکەم کۆبوونەوە ئەنجام دەدەین. هاوکات کارەکانی لیژنەکە ئەوە یەکلایی دەکاتەوە کە ئایا ئەو ژمارانەی لەلایەن هەردوو وەزارەتی دارایی عێراق و هەرێمی کوردستانەوە بڵاوکرانەوە کامەیان ڕاستە و کامەیان لەسەر حەقە. ئاماژەی بەوەشکرد لیژنە لاوەکیەکە بە سەرۆکایەتی ئەحمەد جوبوری و ئەندامێتی 7 پەرلەمانتاری تری لیژنە داراییەکەی عێراق دەست بە کارەکانی دەکات کە دوو ئەندام مانگ کوردین. هاوکات لیژنەکە کۆی گشتی ئەو پارانە لێک دەدەنەوە کە وەزارەتی دارایی عێراق بۆ هەرێمی کوردستانی ناردووە. لەگەڵ ئەو پارانەی عێراق دەڵێت ناردوومە و ئەو بڕێی گەیشتۆتە کوردستان چونکە لەو نێوەندەدا 822 میلیارد دینار دیار نییە. ئەو ئەندامەی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئەوەشی خستە ڕوو تا ئێستا هیچ بڕیارێک نییە سەردانی هەرێمی کوردستان بکەین بۆ کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم، بەڵام لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆ دەبینەوە و ئەوەی پێویست بێت لەسەر ئەو بابەتە داوای دەکەین.